بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەسەر ڕووداوەکەی تیایمەتینە لە قەزای ئامێدی کە تێیدا 5 پێشمەرگە شەهید بوون هەرێکە لە پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە هەڕەشە لە یەکتری دەکەن. سەرۆکی پارتی دموکراتی کوردستان ڕایگەیاندووە ئەوانەی ئەو کاریان ئەنجام داوە دەبێت بە سزای خۆیان بگەێنرێن. لە بەرامبەردا پەکەکە باز لەوە دەکات کە پارتی لە ئێستادا لەگەڵ تورکیا شەڕ لەگەڵ پەکەکە دەکات و بەیەکەوە یەک ئامانجیان هەیە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ڕووداوەکە و هەروەها کاردانەوەکانی هەروەها قسە لەسەرەوەش دەکەین ئایا جارێکی دیکە شەڕ لە نێوان پارتی و پەکەکە دروست دەبێتەوە. لەگەڵمامێن. ئاڵۆزیەکانی پارتی و پەکەکە کاردانەوەی فراوانی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە و هۆشداری لە زیادبوونی بارگرژیەکانی نێوان ئەو دوولایانە دەدرێت. کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر ڕاگەاندراوێکی لەبارەی ڕووداوەکەی ئامێدی بڵاو کردەوە و ڕایگەاند بە تونترین شێوە ئیدانەی هێرشی مەرگهێنی پەکەکە دەکەن کە دژی پێشمەرگە ئەنجامیان داوە و هاوبەشی خەمی خێزانەکانی ئەوانن گیانیان سپاردووە و بریندار بوون. هاوکات سەرۆکاتی کۆماری عێراق ڕاگەاندراوێکی لەبارەی گرژیەکانەوە بڵاو کردەوە و تێیدا هاتووە بە نیگەرانیەوە چاودێری پێشهاتە نەخوازراوەکانی هەرێمی کوردستان دەکات و سەرکۆنەی ئەو هێرشانە دەکات کە کرانە سەر هێزەکانی پێشمەرگە. هاوکات پێداگری دەکات لەسەر کشانەوەی هێزەکانی تورکیا لە ناوچەکانی هەرێم و مووسڵ. سەرۆکاتی کۆماری عێراق ئاماژەی بۆ ئەوەش کردووە بوونی هێزی چەکداری پەکەکە لە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستاندا نایاساییە و پێویستە سنوورێک بۆ ئەو دەست درێژیانە دابنرێت. لەلایەکی دیکەوە مەکتەبی سیاسی پارتی هێرشی توندی کردە سەر پەکەکە و ڕایگەیاند پەکەکە منداڵانی کوردستان دەڕفێنن و مەشقی سەربازیان پێدەکەن و چەکداریان دەکەن. هەروەها جەختی لەوە کردووەتەوە کە پەکەکە ئەجێندای دەرەکی جێبەجێ دەکات و بیانووی حازر بەدەست دەداتە دەست دەوڵەتانی هەرێمی ناوچەکە بۆ داگیرکردنی زیاتری خاکی هەرێمی کوردستان. لە بەشێکی ڕاگەاندراوەکەیدا مەکتەبی سیاسی پارتی دەڵێت پاکەکە بە مەبەست و دەستی ئەنقەست شەڕی لەگەڵ تورکیا گواستێتەوە نێوخاکی هەرێمی کوردستان و بە پیلانێکی دانرا و شەڕ دەکات و ناوچەکان بۆ سوپای تورکیا بەجێ دەهێڵێت تا خاکەکەمان بە داگیرکردن بدات و فشارەکانی سەر هەرێمی کوردستان زیاتر بکات. لە بەرامبەردا لە ڕاگەاندراوێکدا هێزی پاراستنی گەل باڵی سەربازی پەکەکە ڕایگەاند 5 حوزەیران لە کاتژمێرەکانی بەرەبەیانیدا هێزە سەربازیەکانی پارتی بەبێ هیچ زانیاریەک و بە شێوازی ئۆپەراسیۆن ویستیان بچنە ناوچەی گەریلا لە مەتینا. ڕاستە هێزەکانمان لەوێ چەند فیشەکێکیان بۆ ئاگادارکردنەوە تەقاند، بەڵام ئەو چەکەی کە بۆ هۆی تێکشکاندنی ئەو ئۆتۆمبیلە لەلایەن هێزەکانمانەوە بەکار نەهاتووە. ئەو ئۆتۆمبیلە لە ڕێگەی هەوا و موشەکەوە لێیدرا. هاوکات کۆمانجڤاکێن کوردستان باڵی سیاسی پەکەکە هێرشی تون دەکاتە سەر پارتی دموکراتی کوردستان و دەڵێت لە کاتێکدا شەڕی گەریلا لە دژی دەوڵەتی تورکیا شەڕ بووەتەوە، پارتی دیموکرات لە دژی ناوچەکانی گەریلا دەستی بە هێرشی گەمارۆدان کردووە و پارتی بەو هەڵوێستەی خۆی بە شێوەیەکی ئاشکرا لەگەڵ دەوڵەتی تورکدا بەشداری شەڕ بووە. کەجەکە ئاماژە بەوەش دەکات ئێستا دەوڵەتی تورکیا و پارتی یەک ئامانجیان هەیە و هیچ جیاوازیەک لە نێوان هێرشی دەوڵەتی تورکیا و گەمارۆدانی ناوچەکانی گەریلا لەلایەن پارتیەوە نییە. لای خۆشیەوە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ کەسوکاری پێشمەرگە شەهید و بریندارەکانی چیای مەتینا ڕایگەاند ئەوانەی تاوانی شەهیدکردنی پێشمەرگەکانیان ئەنجام داوە بە سزای خۆیان دەگەن. چاودێرانی سیاسیش بە نیگەرانیەوە لە ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستان دەڕوان و هۆشداری دەدەن لە هەڵگیرساندنی شەڕی نێوان پارتی و پەکەکە کە چەند ساڵێکە باشکرا کاری بۆ دەکرێت و وڵاتانی دراوسێش بە هەموو توانای خۆیانەوە پشگیری هەڵگیرساندنی شەڕی براکوژی نێوان کوردەکان دەکەن بە ئومێدی هێنانەدی ئامانجەکانی خۆیان. جارێکتر سڵاتە لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندەرێک لە بەڕێزان پشدەر بابەکردن و سەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆی سەرێکی هەروە لە هەولێرەوە وەفا محەممەد چاودێری سیاسی هەروە کادری پارتیشە و لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک پشدەر بە خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێزت چیە لەسەر ڕووداوەکەی سیای مەتینە
و تورکیا و پەکەکە بۆچی لە خاکی هەرێمی کوردستان شەڕ دەکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاو ڕێز بۆ میوانەکەتان لە شاری هەولێر. لە ڕاستیدا قۆناغێکی هەستیارە دەبێت هەموو لایەک بە بەرپرسیارەتەوە مامەڵە بکەن، بانزین نەکەین بۆ ئاگریدا کە تورکیا دەیەوێت لە هەرێمی کوردستان بیخڵقێنێ. ئەگەرنا زۆر حقیقت هەیە دەبێت باز بکرێت دەبێت ڕوون بکرێتەوە، بەڵام ئەگەر خۆشمان لە هەندێکیان ببوێرین باسییان نەکەین لەبەر خاتری حساسەتی قۆناغەکە مەرحەلەکە. ئەگەر چی تێبینیمان هەیە لەسەر بەشێک لەو لایەنە سیاسیانە، ئەگەر چی پێمان وایە بەشێک لەم لایەنە سیاسیانە خزمەتی ئەجندای بیانی دەکەن، خزمەتی وڵاتانی داگیرکەری کوورد دەکەن و پەیوەندی ژێربەژێریان هەیە، بەڵام دوجار ئەوەی بە کوشتی دەدەن ڕۆڵەی هەژار و بەدبەخت و قوربەسەری ئەم وڵاتەیە. لەبەرەوە ئەگەر هەرچۆنێکی لێکی بدەینەوە دەبێت جۆرێ لە مڕاعاتی وەزعەکە و مڕاعاتی دۆخەکە بکرێت. ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ڕوودەدا بەداخەوە پلانجێڕیەکە لە دژی هەرێمی کوردستان پێشەوەی پلانجێڕی بێ لە دژی پەکەکە یان هیچ لایەنێکی سیاسی تر. ئێستا تورکیا کار بۆ ئەوە دەکا کە هێزی زیاتر ڕەوانەی باشووری کوردستان بکە، زیان بە ئابووری و ژینگە و لایەنی سیاسی و سەربازی هەرێمی کوردستان بگەێنێ. لە چەند ساڵی ڕابردووشدا ئەم سیاسەتی تورکیا بە ئاشکرا دەرکەوتووە و پێم وایە یعنی خۆمان دەخەڵەتێنین ئەگەر پێمان وابێ هەدەفی ئۆپەراسیۆنەکانی تورکیا تەنها پەکەکەیە. یعنی لە ڕاستیدا بۆچینەوە سەرۆکی حکوومەت پێشتر لە دیاری هەولێر باسی لۆ کرد کە تورکیا کێشەی لەگەڵ کورد نییە، بەس کێشەی لەگەڵ پەکەکەیە. من پێم وایە کێشەی تورکیا ئەگەر لەگەڵ پەکەکەیە ئەی بۆ لە دوای هاتنی پاپای ڤاتیکان پولێک لە هەرێمی کوردستانە تەبع کرا، وەزارەتی دەرەوەی تورکیا بەیاننامەی دەرکرد و بە فەرمی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد پۆزش بێنێتەوە لە بەرامبەر پولێکە کە حکوومەتی هەرێم تەبعی کردبوو لە دوای سەردانەکەی پاپای ڤاتیکان. لە ڕاستیدا ئەگەر تورکیا کێشەی لەگەڵ پەکەکە هەیە، بۆچی لە 27/9/2017 مەولود چاوشئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا داوای لە عومەر میرانی نوێنەری پارتی دیموکراتی کوردستان کرد خاکی تورکیا بەجێبێڵە؟ لەو کاتەوە تا ئێستا نوێنەراتی پارتی لە تورکیا داخراوە. لە 27/9/2017 دوو ڕۆژ دوای ڕێفراندۆمەوە عومەر میرانی نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بوو لە تورکیا لەلایەن مەولود چاوشئۆغڵۆ داوای لێکرا خاکی تورکیا بەجێبێڵێ. تا بە ئەمڕۆ دەگات تورکیا ڕێگەی نەداوە پارتی نوێنەراتی بکاتەوە. 24/8/2017 تورکیا داوای لە بەهرەز گەڵاڵی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان کرد خاکی تورکیا بەجێبێڵە. لەو کاتەوە تا بە ئەمڕۆ دەگا یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەراتی نییە لە تورکیا. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نوێنەراتی نییە لە تورکیا. لە ئاخر سەردانیاندا کە بە پێی زانیاریەکانی من 4/9/2020 نێچیروان بارزانی سەردانی تورکیای کرد، هەر ئەو کاتە سەفین دزەی لە کەناڵێکی سەر بە پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیان کە تورکیا ڕەزامەندی پیشانداوە لە سەرکردنەوەی نوێنەراتی حکوومەتی هەرێم. 24/9/2020 تا ئێستا نوێنەراتی حکوومەتی هەرێم لە تورکیا نییە. لەم لەحزەی کە من و تۆ قسە دەکەین نە پارتی نەیەکێتی نە حکوومەتی هەرێم نوێنەراتیان لە تورکیا نییە. ئەگەر تورکیان کێشەی لەگەڵ تەنها پەکەکە هەیە، ئەمە دەرەنجامی چییە؟ ئەمە بەرەنجامی چییە؟ لە کاتێکە ئابووری هەرێم و سیاسەت و سەربازی دوایش بە وردی ڕوونی دەکەمەوە کەوتۆتە ژێر هەژمون و داگیرکاری تورکیا. یعنی بە ئاشکرا هەرێمی کوردستان بەس ئەو گرجەی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و پەکەکەیە یان لە نێوان پارتی و پەکەکەیە؟ بەداخەوە لە نێوان پارتی و پەکەکەیە. بۆ لە نێوان هەرێم و پەکەکە نییە؟ لە من پێم وایە یعنی ئینسان بە ئەمە بە حقیقەتەوە باسکەم پێم وایە یەکێتی نیشتیمانی هەستی بە بەرپرسیارەتی کردووە. ئەگەر یەکێتی نیشتیمانی نەبووایە ئێمە ممانەن بەپێی ئەو معلوماتی کە هەمانە من ئەمە دەیڵێم ئەگەر یەکێتی ملی بۆ فشارەکانی پارتیدا بووە ئێستا ئمە لە ناوەڕاستی شەڕی پەکەکەدا دەبووین، نەک ئێستا کە دەستی پێ نەکردو و هیوادارین و پشتیوان بەخوای گەورە دەستیش پێ ناکا. بەڵام پێم وایە ئەگەر یەکێتی ئێستش مل بۆ فشارەکانی پارتی بدا وەکو لە زۆر شتی ترا ملی بۆ فشارەکانی پارتی داوە، یعنی لە زۆر پرسی ترە خاوەنی ئیرادەی خۆی نەبوو ملی، بەڵام لەم دۆسیە خۆشبەختانە ملی بۆ فشارەکانی پارتی نەدا و هیواداریشن لەسەر ئەم خۆراگریی بەردەوام بێت. سوپاس دەکەم کاک وەفا، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت. بە دیاریکراوی ئەو گرجەی کە دروست بووە ئێستاندێکی کوردەکەنەوە لە نێوان پارتی و پەکەکاندێکی ئێوە خۆتان دەڵێن نێوان هەرێم و پەکەکە، بە دیاریکراوی لەسەر چییە؟ پەکەکەیەوە تۆمەتبار دەکا بەهێنانی تورکیا، ئێوە پەکەکە تۆمەتبار دەکەن بەهێنانی تورکیا. سەرنجی بەڕێزتان چییە؟ بەناوی خوای گەورە سڵاو بۆ بەڕێزت، سڵاو بۆ میوانە خۆشەویستەکەتان و بۆ سەرجەم بینەرانی من کەناڵەکەتان. بەم حەدیثەوە پیرۆزە دەست پێ یەکەم: من قتل دون دمه ودون ماله ودون شرفه ومن قتل وهو يدافع عن أرضه وعرضه فهو شهيد. داوا خوای گەورە شەهیدانی کوردستان و هەر پێنج شەهیدی قارەمانی دوێنێ دەستی تیرۆر
بە بەهشتی شەهیدمان کە انشاء الله و بریندارەکان شاد بکاتەوە. من خۆمە لە نزیکەوە لەبەرەوەی هەر دوێنێ خۆم لە دۆک بووم لە نزیکەوە سەردانیە و شوێنی چام کرد هەروایەکێ لە کەسە برینارەکان کە خزمێکی زۆر نزیکی منەوە ئێستش لە قسەخانەیە بۆی ئاگاداری زۆربەی تەفاسیلەکانی ئەو هێرشە کە دوێنێ کرایە سەر قافڵەیەکی هێزی پێشمەرگەی کوردستان و بەداخەوە بە شێوازێکی زۆر نامرۆڤانە دەستیان وەشان و لە کەمینێکە کە بەڕاستی ئەمە جێی داخە پێشمەرگەی قارەمان کە هەر پێنجا چەندین ساڵە پێشمەرگە بوون و ڕۆڵیان هەبوو لە شەڕی داعش و ڕۆڵیان هەبوو لە شەڕی حەشد بەداخەوە کە بەدەستی کووردا شەهید بکرێن زۆر بەداخەوە. دەربارەی ئەوەی ئایا هاتنی پەکەکە ئێرە و ئایا ئێمە وەکو پارتی چەندین سەرەتا یەک شتەیە حەزەکەم ڕوونی کەین و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستانە بێ لێ دوان بدەین نەک وەکو پارتی دموکراتی کوردستان چونکە ئێمە لێرە قوارەیەکمانەیە بە ناوی قوارەی هەرێمی کوردستان قوارێکی دستوریە و بە پێی مادەکانی 170 و بە پێی مادەکانی 121 بۆمان هەیە هەموو بابەتی تەنفیزی و تەشریعی و سەربازی و هەر هەمووی جێبەجێکەین لە ناو خاکی کوردستانە و بۆمان هەیە و پێشمەرگەیەکی دستوریە ئیتر ئەمە ڕاستە ئەم ناوچەیە وەکو ناوی زۆنی زەرد بەڵام لە کۆتاییە هەرمووی ئاید بە حکوومەت هەرێمی کوردستانە و ئەوەی بەر هەر ناوچەیە بکەوێت لەو شوێنانە بەرێکێتیەکەوێ بەرگۆڕانەکەوێ بەر هەموو لایەنە سیاسەکانەکەوێ کە بەداخەوە ئەو لایەنە سیاسانە وەکو پێویست ئیدانەی ئەم هێرشیان نەکرد لە کاتێکا قوسڵگەری ئەمریکا ئیدانەیەکە قوسڵگەری بریتانیا ئیدانەیەکە لە کاتێکا کۆمەڵی وڵات ئیدانەیەکە بەڵام لایەنە سیاسەکانی کوردی ئێمە ئیدانیان نەکرد ئەمەش جێی داخە. دەربارەی ئەوەی ئایا پەلێشکردنی شەڕ لەلایەن پارتیەوە وەڵام لێرە یەکشی زۆر سینەکەم ئەمان سوود وەرەگرن لە تەحریمکردنی شەڕ کە جەنابی سەرۆک شەڕی کورد بە کوردی تەحریم کردووە سوود وەرگرتن لەوە و هەروەها تورکیا سوودی وەرگرتووە لە لاوازی حکوومەتی عێراق و لە ڕێکەوتنەکانی ساڵی 1975 کە بە ئارەزووی خۆی بە شێوازێکی نایەسایی هێرشە کاتە سەر هەرێمی کوردستان و ئێمە بەشوەکو پارتی دموکراتی وەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان و چەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا ئیدارەی ئەو هێرشی تورکیامان کردووە ئیدارەی هێرشمان کردو ئەوە تا بەیاننامەکان دیارە چەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان چەوەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان شانیاوە بەڵام بۆ مەسەلەی پەکەکە ئەوەی کە پەکەکە ئەیەوێت ڕاکێشانی پارتی دموکراتی کوردستان بۆ شەڕێکی براکوژی شەڕێکی خوێناوی ئەوە ئەمە یەکەم جار نییە خۆتان لەبیرتانە چەند مانگێ لەمەوە پێش مدیرێکی ئاساییشان شەهید کرد هەروەها لەبیرتانە چەند مانگی تر لەمەوەی پێشمەرگەیەکیان شەهید کرد و دوێنێش سیرمان لە بەیاننامەکانیە کە ئەڵێ ئێمە ئاگامان لەو هێرشە نیە ئێ باشە ئێوە ئاگاتان لەو هێرشە نییە ئەیانی ئەوان بە شێوازێکی ناڕاستەخۆ ئەیانەوە بڵێن تەیارەکانی تورکیا ئەو سیارەی وەشانەوە بەڵام هەر بە پێی معلومات و بە پێی زانیار استخباراتەکان و تەنانەت ئەمریکیەکانیش دانیان پیانە کە ئەمە هێرشێکی پەکەکە بوو بە فرەزەیەکیان هاتبوو لە شوێنێکی بەرز بە موشکی سەرشان لێدرا لەو کەمینێکیان دانا و بەداخەوە پێشمەرگەی قارەمانی تا شەهید کرد ئێمە چوو بوون بۆ چیای مەتین کە چیایەکە نزیک ئامێدەی بەڵێ کاگوفا سەبارەت بۆی کە بەڵێ پەکەکە دەڵێن ئەوان دەڵێن ئێمە نەمان پێکاوە بە فڕۆکە ئەو ئۆتۆمبیلی پێشمەرگە بڵێن پێکراوە و ئەوان بازوکن تەنها تەقەی هۆشداریان کردووە بازوکەمە 25 ساڵە پێشمەرگە لەو ناوچەیە نەبووە ئێستا ئەو قسەی خۆیان دەڵێن ئێستا بۆ پارتی دەیەوێ پەکەکە گەمارۆ بدات و هاوکاری تورکیا بکە کاک حەکیمیان سەرەتا ئەو ناوچەیە بە هیچ شێوازێکە هیچ علاقی بە پەکەکەەوە نیە و ناوچەی پەکەکە نییە شتیان نییە ناوی ناوچەی پەکەکە بێ ئەمانە یعنی وەکو وایە میوانێ بێتە ماڵەکەت بە تۆ بڵێ سەلاجە مەکەرەوە میوانێ بێتە ماڵەکەت بە تۆ بڵێ مەڕۆرە هەوڵەکە یعنی ئەمانە باب ئەو شوێنە لە 2014ەوە چەنەها نقاتی پارتی تیا بووە کاکە لە چایمەتین ئێمە ئەو پێشمەرگانە کە ڕۆشتون بەشێ بۆ شەڕ نەڕۆشتون چون بۆ نقطەیەک لە چایمەتین لە ڕێی ئامێدیۆ چون بۆ ئەوێ لەوێ ئەوان کەمینیان بۆ داناون لیان ناون دووهەمین شتیش ئەگەر ئەوان ئەڵێن ئەمە تەیارە لێیاوە باشە ئەم لایەنە سیاسانەی کە دژی پارتین ناڵێن پارتی پیاوی تورکیایە ئایا معقولە تورکیا بە تەیارە هێرش کاتە سەر قافڵەیەکی پارتیلیە ئەم قسەیە زۆر نامەنتەقیە چونکە هەر بەیاننامەکەی خۆیان لە بەیاننامەکەی خۆیان ئەگەر تۆ باش لێکی بێتەوە ئەڵێ ئێمە تەقەی هۆشداریمان کردووە کە بگەڕێنەوە بەڵام ئەوان هەر نەگەڕاونەتەوە ئەوان هەر هاتوون هەر پێشون بمعنای ئەوەیە ئێمە یەکەم جار هۆشداریمان داون بەڵام ئەوان هەر نەهاتوون
کەواتە مەبەستەکەیان پێکاوە کەواتە مادام نهاتوون لێمان ناون بەڵام تەنها ئەوەیە ئێستا زانیان گوشارێکی زۆر گەورە هەیە لەلایەن وڵاتان زانیان لەلایەن سەرۆک کۆمار زانیان وەزیری بەرگری عێراقی زانیان هێزی پێشمەرگە جوڵاوە ئەیانەوێ ئەم تاوانە گەورە قێزەوەنە لەسەر شانی خۆیان لابن کە ناتوان لای بن. باو سپاس دەکەم دواتر گرم بۆ لای بەڕست کاک پشدەر سەبارەت بە بڵین پەکەکە بچکە باز لەو دەکەی پەکەکە هۆکارە بۆ هێنانی تورکیە پەکەکە خۆی هۆکار نەبووە کە تورکیا ئۆپەراسیۆن بکە دەست بەسەر کۆمەڵێک ناوچەی استراتیژی هەرێمی کوردستان لە بادینان لە ناوچەی برادۆست دابگرێت لە پارێزگای هەولێر بڵێن لە چەند ناوچەیەک زانی کاک حەکیم ئەم عقلیەتە زۆر مەترسیدارە یعنی عقلیەتێک پێی وابێ بڵێ بە دەستی تیرۆرستان یان شەیدانی دەستی تیرۆر ئەم عقلیەتە زۆر مەترسیدارە ئەم عقلیەتە کوردستان بەرەو ئاخارێکی خراپ دەبا ینی کۆنسولخانەی ئەمریکا ئەمڕۆ کە بەیاننامەی دەرکردو و شەی تیرۆری بۆ پەکەکە بەکارنێنەوە منیش و تۆش دەتوانین بگەڕێ سەیری پیجەکەی کۆنسولخانەی ئەمریکاکەین و شەی تیرۆریستی بۆ پەکەکە بەکارنێنەوە لە لیستی تیرۆری دەزانین چی کاک حەکیم ئێمە کوردین ئەم برادرانە خۆیان کە ئێستا دەڵێن پەکەکە لێرە میوانە ئەی ئەوان لە نەغەدە و شنۆ و خانێ چیان دەکرد تەنانەت ئەوە ڤیدۆکەیە کە پشتیوانی خومینیان کرد بۆ داگیرکردن و کۆنتڕۆڵکردنی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەگەر پارتی دیموکراتی کوردستانیش نەبووە بۆ مێژوو مەکتەب قورئان و پارتی دیموکراتی کوردستان نەبووە ڕەنگە بە ئاسانی کۆماری ئیسلامی ئێران نەیتوانی بە لە 1970 تا 1970 ڕۆژهەڵاتی کوردستان کۆنتڕۆڵ بکات و هێزی بەسەرا بستەبێت ئەمە لەلایەکی تر خۆ کاک حەکیم پەکەکە لە قوبروس نییە لە 1970 تورکیا داگیری کردووە خۆپەکەکە لە لیبیا نییە خۆپەکەکە لە ئازربایجان نییە خۆپەکەکە لە ئەوروپا نییە گورگەبۆرەکان چی دەکەن لە ئەوروپا خۆپەکەکە لە سین نییە تورکیا بیانووی ئیگۆرەوە دەیەوێت دەسوەردان لە کاروباری ناوخۆی سین وەربدا ئەنی قەزیەکە پەیوەندی بەوە نییە هەژمونی فراوانخوازی تورکیا ئەم ئێوارەیە جەمال مۆردکە یەکێک لە سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە شارپرێز دانراوە لەلامە دەڵێ پەکەکەش لێرە نەمێنێت تورکیا واز لە هەرێمی کوردستان ناهێنێ و زۆر بەڕوونیشی کردوەوە کە دەڵێت پەکەکەش نەبێت تورکیا تەمۆحی لە باشوور و لە ڕۆژئاوای کوردستانە هەیە ئەمە لەلایەکی تر لە ڕاستیدا پەیوەندیەکانی پازەگەر پەکەکە نەبووە پێ دووە تورکیا دات هەموو چەند ئێستا چەند بەرکەی سەربازی ئەوەندە بنکەی سەربازی دادەنە بەڵێ دەزانی چۆنە کاک حەکیم ئیلکەر باش بۆ سوپاسالاری پێشووی سوپای تورکیا بە ئاشکرا دەڵێ ئەگەر لە باشووری ئەفریقیا دەوڵەتێکی کوردی دروست ببێ ئێمە بە ئینزال جەوی دەچین لە ناوی دەبین خۆپەکەکە نەبوو کە تورکیا ڕیفراندۆم حدودەکانی بەسەر هەرێمی کوردستانە خۆپەکەکە نەبوو لەسەر پولێک خەریک بوو ئاگر لە هەرێمی کوردستان خۆپەکەکە نەبوو لە 2003 کە سوپای ئەمریکا هاتووتی من ئەو ناوچەیە بەی خۆم دەزانم ئەمە یەک دومیش هەتا مەسەلەی پەکەکەش ئەمڕۆ محەممەدی حاجی محمود لە پانێڵەکە لە پەرلەمانی کوردستان دەڵێت پەکەکە بە سیاری یەکێتی و پارتی هێنراوەتە قەندیل بەڕێکەوتنی سێقۆڵی یەکێتی پارتی و عوسمان وەجەلان وەک نوێنەری پەکەکە بە ئۆتۆمبیلی یەکێتی و پارتی و حکوومەت هێنراوەتە قەندیل لە دۆڵە کۆگەوە تا دەگاتە قەڵاتوکان و تا دەگاتە ئەو سەری تەسلیمی کراوە و ڕێکەوتن کراوە لە ساڵی 1992 لە ماڵی کەریمخانی برادۆز لە سیدەکان ئەمە پارتی دیموکراتی کوردستان دکتۆر ڕۆژنووری شاویز لە ڕێکەوتنەکەی بەشدار بۆ نوێنەری پارتی واژۆی کردووە ئەگەر بڕیارە لەسەر ئەمە لە ڕاستیدا یعنی چاوپۆشی لەم تاوانانە گەورانەی تورکیا بەرامبەر بە کورد لە باکووری کوردستان کورد لە ڕۆژاوای کوردستان کورد لە باشووری کوردستان و بیان و هێنانەوە بۆ ئەوەی کە وەڵا پەکەکە هۆکارە پێم وایە نەحەقیقی گەورەیە بیوجدانێکی گەورەیە هەرێم وەکو هەرێم ئەو هێزەی هەیە یاخود حکوومەتی عراقیژە و هێزەی هەیە بتوانێت ڕێگری لە تورکیا بکە تەنە غیری ئیدانەکردنەوە هێزە هەیە بەڵێ 2 هەفتە یان 3 هەفتە پێش ئێستا نوێنەری نەتەوەی گرتوەکان لە کەناڵێکی سەر بە پارتی دیموکراتی کوردستان قسەی کرد گوتی و نوێنەری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی گوتی تا بە ئەمڕۆ دەگا نە عێراق و نە هەرێمی کوردستان نە عێراق و نە هەرێمی کوردستان سکاڵایان لە دەسوەردانەکانی تورکیا لە هێرشەکانی تورکیا لە پێشلکاریەکانی تورکیا بۆ بەرامبەر خاکی عێراق و هەرێمی کوردستان نەکردووە تا بە ئەمڕۆ دەگا نە عێراق نە وەزارەتی دەرەوەی عێراق نە حکوومەتی هەرێم پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم یەک کەسیان نەچوونە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەچوونە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی نەچوونە لە دەرگای نەتەوەی گرتوەکانیان نەداوە لەسەر پێشەلکاریەکانیان لەسەر هێنانی سوپای تورکیا بەعکسەوە
ئێستا مەترسی تورکیا بەرەبەرە زیاد دەکات بەرەبەرە گەورە دەبێت کەچی ئەوان یعنی دەیانەوێت بیانووی تر بدۆزنەوە بەدیدی من ئەم بیان و دۆزینەوە لە بەرژەوەندی خودی برادرانی پارتی دیموکراتی کوردستان نیە دەتوانن مێژوو بخوێنەوە دەتوانن بخوێنەوە بزانن ئەتاتورک چی بە حەسەن خەیری کرد دەتوانن بخوێنەوە کە شۆڕشەکانی باکووری کوردستان چۆن تاعاملیان لەگەڵ کرا ئەم ڕادەستکردنی کاک حەکیم گەر ئیجازەم بە کوردستان بە شێوەیەکی زۆر مەترسیدار ڕادەستی تورکیا کراوە لە ڕوو سەربازیەوە بۆ نمونە 29 بۆ 30 بنکەی جێگیری هەیە ژمارەی هێزەکانی بە 5 بۆ 7 هزار سەرباز جەندەرمە و هەواڵگەری و ئەمانە مەزەندە دەکرێت ژمارەیەک تۆپ هاوێژ و تانک و چەکی قورسی لە هەرێمی کوردستان لە چەند بنکەیەکی سەربازی جێگیر کردووە ڕۆژانە بنکەی موقت لێرە و لەوێ دەکاتەوە ئەمە لە ڕووی سەربازیەوە دەتوانین بڵێن هەرێمی کوردستان ئێستا لەژێر داگیرکردنی کەم پارێزگاکانی هەولێر و دهۆکی بەداخەوە لەژێر داگیرکاری تورکیادایە لە ڕووی ئابوووریەوە ئێمە گرێبەستێکی 50 ساڵیمان لەگەڵ تورکیادا هەیە کە بەپێی ئەم کرێبەستە زیانی گەورە بە هەرێمی کوردستان گەیشتووە تەنها ترانزیتی هەرێم لە هەناردەکردنی بۆڕی نەوتە ساڵی ڕابردوو 1 ملیار و 104 میلیۆن دلار لە داهاتی نەوە دراوەتە هەرێم دراوەتە تورکیا 1 ملیار و 104 میلیۆن دلار 1 ملیار و 104 میلیۆن دلار دراوەتە تورکیا لە بەرامبەر ترانزیتی نەوتە کۆمپانیای گەنەڵ ئێنەرژی تورکی کێڵگەکانی نەوتی تاوگێ فیشخابور تاقتەقی لە ژێر دەستەیە کێڵگەی نەوتیش تورکیش کۆمپانیای تورکیش ئێنەرژی دۆغان ئینەرژی لە بواری نەوت و غازی هەرێمی کوردستانە کار دەکەن بە شێوەیەکی گشتی جگە لەمە ئێمە سەیری هین بکەین سەیری ئەوە بکەین کە 15,000 وەبەرهێنەری تورک لە هەرێمی کوردستانە هەن 6,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان بازرگانی لەگەڵ تورکیا دەکەن 2,000 لە سلێمانی 4,000 لە هەولێر و دهۆکن 3,000 کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستانن 100,000 هاوڵاتی تورکیا لە هەرێمی کوردستان کار دەکەن گۆڕی بازرگانی عێراق و تورکیا 12 میلیارد دلارە 8 میلیارد دلاری تەنها لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بووە داهاتی ئیبراهیم خەلیل ساڵانە بەها 1 میلیارد دلار سوودی بۆ تورکیا هەیە هەموو ئەمانە لە سەدا 20 وەبەرهێنەرانی بیانی هەرێمی کوردستان کە وەبەرهێنان دەکەن تورکین هەموو ئەمانە وای نەکردووە کە تورکیا مڕاعاتی هەرێمی کوردستان بکە یان ڕێز لە هەرێمی کوردستان بگرێەوە قوارێکی خاوەن سەروەری سپاس دەکەم کاک وفا سەبارەت بەدیدی ئێوە پەکەکە بۆ هەڕەشە بۆ سەر قەواری هەرێم یاخود تورکیا بە بۆ چوونی ئێوە زۆر جار بەرپرسانی پارتیڵەن تورکیا کێشەی لەگەڵ کورد نییە بەس لەگەڵ پەکەکەیە ئەمە دروستە بڵێ کاک حەکیم ئێمە لە سەرەتاوە پێما وتین بەڵێ تورکیا طموحی هەیە طموحی دەوڵەی عوسمانی کۆنی هەیە تەنها بێشتووە بەرەو وەکو برادەوە بەرەو قوبڕۆس بەرەو ئەرمینیا بەرەو لیبیا بەرەو یۆنان ئێمە وەزانین گەڕانەوە بۆ خەونی ئەتاتورکی کۆن و خەونی دەوڵەتی عوسمانی کۆن ئەو خەونی گەڕانەوەی مووسڵ و ویلایەتی مووسڵ و تاش ئەمانە ڕاستە بەڵام شت زۆر هەیە کە زۆر سەریعکردنی ئەو مۆزوعە پەکەکە ئەبێ بە سەبەب بۆی یعنی پەکەکە ئەبێ بۆی کەەوە ئەم شتە ئەمان زۆر بە سەریعتر بیکەن چونکە ئێمە کە ئەڵین پەکەکە لە لایحەی قائمەی تیرۆرای ئەوە ئێمە نایڵێن لەکەوەکە لە لایحەی قائمەی تیرۆرای و بەداخەیشەوە ئێمە بۆ هیچ حزبێکی کوردی وشەی تیرۆر بەکاربێن ئەوە لەلایەن ڕێکخراوە جیهانەکان و لەلایەن وڵاتە زلێزەکانەوەیە کەەوە ئەو مصەلەحە بەکارێنن و کاتێک کە تورکیا بیاوێ هێرش کاتە سەر خاکی عێراق بە بیاری پەکەکە ئەبینیت کاک حەکیم وڵاتە زلێزەکان نوقیان لێوە نایەت ئادەی فەرموو کاک حەکیم با بۆ برادەرە بڵێ چ وڵاتێکی زلهێز ئیدانەی تورکیای کردووە پێی و تۆ بۆتی هێرشکێتە سەر خاکی عێراق بۆچی کاتێکەوە تورکیا هێرشی کردە سەر عەفرینی داگیر کردو گرێسفێ سەرەکانی و ئەوانەی کە داگیر کرد وڵاتانی ئەوروپا هەر هەمویانی دانیان کرد و کێشەی گەورە دروبووتە و بەعزێکیان خەریب و عێلاقەکان و پەیوەندەکانیان تێکچێ لەگەڵ بە تایبەتی فەڕەنسا و ئەڵمانیا لەبەر چی لەبەرەوە یەپەگە لە کاتی شەڕی دروستبوونی شەڕی داعش دروست بووە و وەکو هێزێکی تیرۆریستی لە قەڵەم نادرێ یعنی من مەقسەدی من چییە لێرە مەقسەدی من ئەوەیە کاتێک کە تورکیا هێرش بکاتە سەر سووریا ئەو هەموو شوێنەش داگیرەکات و بیانوشی نییە بۆ خاکی هەرێمی کوردستان بیانووی پەکەکە هەیە ئەتوانێت بە ئاسانی بێت و من لێرە شتێک ڕاستەکەمەوە بۆ برادرە کە ئەڵێ هەرێمی کوردستان لە ئەنجومەنی هەرێمی کوردستان ناتوانێت بەپێی دەستور بەپێی یاسا هەرێم وی نییە لە ئەنجومەنی ئاسایش سکاڵاکە کاک بەرپشتدەر بەپێی دەستور یاسا هەرێم تەنها ئەم شتە تەحویلی حکوومەتی عێراقەکە حکوومەتی عێراق سەرۆکۆماری هەیە پەرلەمان ئەوان ئەتوان لە ئەنجومەنی ئاسایش سکاڵا بکەن بەڵام ئیمڕۆ لە هەموو دنیا کاتێک کە وڵاتێک لاوازە بێ لە ڕووی سەربازی ئەو وڵاتە ئەژێتە ژێر ڕکێفی وڵاتە زلێزەکەی تەنیشتی بۆ نمونە چۆن ئەڵمانیا لە دوای جەنگی جیهانی دووەم بوو بە دوو پارچە چۆن یابانیان بێچەک کرد چۆن زۆر هەروەها
زۆر جەزیرەکانیان لە تورکیا سەر لە دوای جەنگی جیهانی یەکەم هەروەها عێراقیش ئێستا یەکێکە لە وڵاتەکانی دۆڕاوی جەنگە یەکێکە لە وڵاتانەی کەوا سیادەی لاوازە عسکەری نییە یەکێکە لە وڵاتانەی کە تورکیا هەڕەشەی بڕینی ئاوی دژدە و فراتی لێکە چەنەها بەنداوی ئۆلۆنسۆی ئەوانەی دروست کردووە لەسەری واتە عێراق لەژێر ڕەحمی تورکیایە من هەموو ڕۆیەکەوە بۆیە عێراق بەو لە لاوازی خۆی تەنها ئێمە گوێمان لێ بوو تەنها ئیدانەیەکە وەکو ئیدانەکردن ئەگیناوەکۆ برادەرەوتی بەڵێ شتی کە زۆرە بتوانێت سکاڵاکە بۆی هەیە جەیش بجوڵێنێ لەشکر بجوڵێنێ لەگەڵ هێزی پێشمەرگە بەرامبەر سنوور ڕای بگرێ بەڵام هێزی عێراقی ئێستا توانای ئەوەی نییە دەربارەی ئەوەی ئەم برادەرە حەز دەکەم چەند شتێکی بۆ ڕاستکەمەوە بەداخەوە باسی ئەوە چەند ئەرقامێکی کرد تورکیا ئەوەنێ قازاج کرد تورکیا ئەوە بابە کاکە گیان خۆ ئەمە تورکیا بۆ مزگەوتی ناکە ئەمە پێڵێن التبادل المشترك المصالح المشترك المصالح المشترك له هەموو جیهانە لە بینی دوو وڵاتە هەیە بۆ ئێستا ئێران بە ساڵانە 6 تا 12 ملیار دلار قەباری هاوردی هەیە لەگەڵ حکوومەتی عێراق و بێ سوود وەرگرێت بالمقابلیش هەرێمی کوردستان سوود وەرەگرێت لەو تەبادلە مشتەرەکە ئەم برادەرە تەنچ کۆمەڵێ ژمارە ئەڵێ وازانێ ئەمە بەسەرانە سندویانە یا ئەمە هەرێم خێرەکە بۆەوە کاکەوانی براکەم ئەرقامەکانیش تۆزە مغاڵەتاتی تایە حەز ناکەم لەسەر ئەرقامەکان بڕۆم لێرە بێمە سەر اینجا با بێمە سەر پرسیارەکەی جەنابێ ئایا ئەمە تورکیا ئێمە ئەڵێین چەندین جار کاک حەکیم بە پەکەکەمان وتووە بە شێوازێکی دیبلۆماسی بە سەردان بە تکا بە ڕجا کاکە ئاگری تورکیامان لە ئێمە دوورخەنەوە کاکە ئێمە ئەزانین تورکیا نیەتی خراپە بەڵام ئێوە ئاگرەکە سەریعترەکەن بۆمان ئێوە هۆکارەکە زیاتری ژەکەن بۆمان ئێوە ئەبنە هۆی ئەوان بیانووی وایان بەدەستەوە بێ ئێوە فەرمونون بڕۆنە گۆڕەپانی خۆتان لە تورکیا شاخی وا بەرز و عاسی هەیە پەکەکە ئەتوانێ هەموو چالاکیەکە ئەنجام بدا ئێمە نازانین بۆچی پەکەکە تەنها هەرێمی کوردستانی کردووە بە گۆڕەپانی خۆی بۆچی پەکەکە تەنها لە قەندیل و لە مەخمور لەم شوێنانە لەشتە جێ و زەرەری تا ئێستا 500 گوند کاک حەکیم لە هەرێمی کوردستانە ئاوەدان نەکراوە بە بۆنەی پەکەکەوە بەڵێ ئیمڕۆ بەیاننامەی مەکتەبی سیاسی وازەحە ئەوان ئێستش بناڵی 11 ساڵی ئەبن فێری شەکیانەکەن و فێری شەڕیانەکەن و فێری بابەتی تسراکیانەکەن بەڵێ ئەوان ئێستا بازرگانی بە تریاکەکەن سەرانە لە خەڵک وەرەگرن گوبرگ دانێن هیچ بەڵگەیەک لەسەردا لە هیچ بەڵگەیەک لە بەدەستدا خۆتان لەبارەوەی لە ناوچەی حکومڕانی پەکەکە وەڵڵی کاک حەکیم وەڵڵی کاک ئەگەر ئێستا کاک حەکیم گیان کاک حەکیمگیان وەڵی کاک حەکیمگە ئێستا نییە ئەگەر مەجال لەبێ یەک تەلیفۆن بۆ ئەو گوندانە بکەم کە لەژێر دەستی بەکە پرسیار لە هەش کەسێ بکەی نییە خۆی پێتەڵێ ئەڵێ بەڵێ سەرانە ئەبن بارە ترێ ئەبێ سەرانە ئەبن بارە مەڕە بێ سەرانە ئەبن خۆیان کردو بە حەکەم ناشتوانین ئێستا سنجار هەر یە بۆ معلوماتی بەڕێزت با و برادەرەش بزانێ پەکەکە لەکوێ مەعاش وەرەگرێ 500 چەکداری پەکەکە لە حەجی شەعبی مەعاش وەرەگرن لە حەجی شەعبی کاکە 500 چەکداری پەکەکە ناویان لە حەجی شەعبی لە حەجی شەعبی مەعاش وەرەگرن نا برادەرە ئاگای لێ نییە ئەوانەی سنجارن بەڵێ هەر هەمووی بۆچی کاکە باشە سەبارەت بە کاکە من بەرپرسم لە قسەکانی خۆم سەبارەت بە تلیاکەوەش بەرپرسی بەڵێ هیچ بەڵگەیەک هەیە لەکوێ هەیە لە هەمووی بەرپرسم لەبەرەوەی ئەڵمانیا بەڵگەمەیە لەبەرەوەی لە ئەڵمانیا بارەگاکانی پەکەکەیان پێش 6 ساڵ داخست بەهۆی یەکێ لەو شتانەی کە بارەگاکانی چالاکیە پەکەیان داخست بەهۆی بازرگانیکردن بوو بە تریاک بەڵێ بەرپرسم لە هەموو قسانێکە یەکەم و ئەگەر ئەشتەوێ بەڵگەکان بۆ ئەنێرم یا ئەگەرتەوێ ئێستا مەجای بەڵگەکانی بۆ دەرەکەم تێگەی بەڵێ بەس وەکو حکومڕانی بڵین وتت بە کورتی ئێستا چەند لە سەڵات چەندی خاکێرم کەوتوتە ژێر کۆنتڕۆڵی پەکەکە ڕێگە نادات بە قسەی خۆت بێ خزمەت گوزاریان بۆ بڕوات ئەوەی کە لە منطقەی لای کانیماسیان و لە منطقەی دیهاتەکانی خوار قەندیل و هەتا نزیک مەخمور نزیکی 400 بۆ 500 شوێن هەم ئاوارە بوون هەم کاول بوون هەم گوندەکان ڕێگەی خزمەتگوزاریان بۆ ناڕوات بەداخەوە خۆ ئەم شتە معلومە خۆشیان حاشای لێ نەکەن لەبەری پەکەکە کاک حەکیمەوە برادەر ئازانێ کەسی قبوڵ نییە یعنی ئێستا پەکەکە نەک پارتی واز لە پارتی بێنە بابە ئێمە دژمنی پەکەکەین با هێزی دیموکراتی ئێران بڕوا با کۆمەڵە بڕوا با یەکێتی با هەچ هێزێکی کوردی بڕوا قبوڵی نییە هیچ هێزێکی وەکو چۆن ئێمە بینیمان پەکەکە بوو هۆی ئەوەی کەوا هەدەپە دەنگی لە 81 کورسی بوو بێ بە 6 کورسی گەورەترین زەرەری لە هەدەپەیە هەروەها بینیشمان لە ڕۆژئاوای سووریا بووە هۆی ئەوەی کانتۆنەکانی یەپەگە
کە پشتیوانەیەکی زۆر باشی هەبوو لەلایەن وڵات شکست بە کانتۆنەکانی یەپەگە بێنێت و ئێستا یەپەگە حاڵی گەشتە ئەو حاڵێکەوە چەکە ناچە شوێنێکی بەدەستۆیە ئەمە هەر هەمووی بەسەبەبی ئەگەڕێتەوە بۆ پەکەکە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکوژەر بکرێم و لای بەڕێز سەبارەت بۆی کە ئێستا بۆ نمونە پارتی دەڵێ شوێنی خەباتی پەکەکە باکووری کوردستانە ئەمە قسەیەکی دروست نییە جیاوازن لەو بارودۆخە مێژوویی کە هێزە کوردەکان لە ئێران بوون چکە و کاتە شەر عێراق و ئێران هەبوو دۆخەکە جیاواز نییە. دەزانی پێشەوەی وەڵامیەوە بدەمەوە دەمێ هەندێک ملاحەزە بڵم بەڕاستی من هەندێک ویستم مراعات کەم بەڵام ئەم برادەرەوە قسەی کرد ناچارم مراعات نەکەم. یەکەم تا 2007 یەکێتی و پارتی لە لیستی تیرۆری جیهانیدا بوون 2007 لە ڕێگەی محامیەکەوە و بەڵگەکانی شەیەکە چۆن هاتنە دەرەوە ئەمە یەک دوو کاکە ئەوەی سەرانە لە خەڵک دەستێنە یەکێتی و پارتین ئەوەی 500,000 بەرمیل نەوت دەفرۆشێ و داهاتی برایم خەلیل و پەروێزخان و حاجۆمەران و باشماق دەبا یەکێتی و پارتین ئەوەی قاچاقچێتی دەکا یەکێتی و پارتین ئەوەی داهاتی نەوت ناگەڕێنێتەوە یەکێتی و پارتین ئەوەی چارەگە موچە دەدا یەکێتی و پارتین ئەوەی ئابووری سەربەخۆی ڕاگەیان یەکێتی و پارتی بوون ئەوەی ڕفراندۆمیان کرد و هەڵیان پەسار یەکێتی و پارتی بوون سڕیان کرد ئەوەی ئابووری سەربەخۆ لێ پەشگاز بوونەوە یەکێتی و پارتین یعنی باسی چی بکەین تۆ یەکێتی و پارتی زیاتر بە خەتەر زانی تاپەکە لە سەرێن بە وەچوونی بەڕێز دەزانی لە ڕاستیدا مووقعی جوگرافی پەکەکە لە هەرێمی کوردستان زۆر کەمترە بەرامبەر بەوەی یەکێتی و پارتی ئەمە یەک دوو یەکێتی و پارتی وەزعیان دروست نەکردووە بە باسی خەڵەکەن وەڵا فڵان کەس سەرانە وەردەگرێ سەرانە چییە سەرانە ئەوە نییە لە هەموو عێراقا لیترێ بەنزین بە 450 دینارە لەژێر دەسەڵاتی ئەمانە بە 700 دینارە سەرانە ئەوە نییە لە هەموو عێراقا تەنێک گەنم بە 675,000 دەکردێت لە لای ئەمان بە 400,000 لە جوتیاری وەردەگرن بۆ گەنم مەسلحەتیانە لە خوار نرخی بەغاوەری دەگرن بۆ بەنزین قازانجیانە لە سەروی نرخی لە گەنمی جوتیار نرخی بەغدا ناکەن بە پێوەر کەمتر لە نرخی بەغدا وەری دەگرن گەنم بەغدا بە 600 وەری دەگرن بە 400 وەری دەگرن بەس بەنزین عێراق بە 400 دەیداوان بە 700 دەیدەن سەرانە لەمە زیاتر چی سەرانە لەمە زیاتر چی دەیان باجووزەڕی بەیان بەبێ قەراری پەرلەمان و بەبێ دەستور بەسەر خەڵکا سەپاندووە سەرانە لەمە زیاتر چی کە خەڵک لە ماڵی خۆی ئەمین نییە لەسەر کۆمپانیای خەریکە دەبێت بە شەڕی ناوخۆ لەسەر پۆستی وەزیری دەرەوە خەریک بوو بەبێ بە کێشە ئەمە یەک دوو مەسەلەی هەرێم سەروەرینی هەرێم سەروەرینی وەزیری دەرەوەی عێراق کوردە بۆ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی وەزیری دەرەوەی عێراق لە ڕێگەی سێسەرۆکاتێکەوە پەنایان بۆ حکوومەتی عێراقی نەبر بۆ من لەگەڵ سەرکردە شیعەکان بەشی چەند کە پەیوەندی تەلەفۆنیمان هەیە لەسەر وەکو ڕۆژنامە نووسێک لەسەر ئەم ئینانەی تورکیا ڕاستەوخۆ ئاماژە بۆ دەکەن دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگە لە بەرامبەر ئەمەیە ئیعترازی نییە ئەمە یەک دوو خۆپەکەکە بە تۆی نەگوتووە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کاگە حەکیم تا پێش کودەتای دەی حوتی 2016 20 قوتابخانە و 2 زانکۆی تورکی لە هەرێمی کوردستانە هەبووە 150,000 خوێندکاریان لە هەرێمی کوردستانە خوێندووە کە زمانی تورکیش تێدا زمانی فەرمی بووە لە 1994ەوە کراونەوە ئێستا تورکیا ڕۆژانە 450 تەنی داری هەرێمی کوردستان دەبڕێتەوە سعدی ئەحمەد پیران دای مەکتەبی سیاسی یەکێتی ئەمڕۆ دەڵێ هێزێکی دەسەڵاتدار لەم ناوچێ دارەکانی بە عەرزەکەیەوە بە تورکیا فرۆشتووە یعنی برادرانی پارتیش وڵا بەزووکو خەبات خۆناخە جیاوازنەوەی کە بەڕێزوتر لە مێژوودا هێزە کوردیەکان لە ئێران بوون کاتە شەڕ عێراق ئێران بوو ئێستا شەڕی تورکیایە ئێستا دۆخەکە جیاواز نییە من دەمەوێت پارتی یەک حەقیقەت بزانێ قەندیل نەمێنێ پەکەکە نەمێنێ هەولێر و پارتی دەبنە لوقمەیەکی ئاسان بۆ یعنی هەولێر زۆر زەعیف دەبێت هەولێر زۆر لاواز دەبێت ئەم برادرانە با بەبیر خۆیانی بێنەوە ئەو کاتی کە داعش پەلاماریدا مراد قەرێڵان لەسەر داوای مەسعود بەرزانی بەیاننامێکی دەرکرد وتی ئێمە پشتیوانی هەرێمی کوردستان دەکەین و ناهێڵێن بکەوێ وە گەریلاشیان یار بۆ پاراستنی هەولێر و ڕێگریکردن لەوەی کە هەولێر بکەوێ پێش ئەوەی وڵاتانی تر بە فریای هەرێمی کوردستان بکەون یعنی ئێمە بە تەعاتوفمانە بێ بۆ تورکێک لە تورکیا تەعاتوفی هەیە لەگەڵ تورکێک لەو سەری دنیا بۆچی گورگەبۆرەکان لە ئەوروپادا چالاکی دەکەن لە پێناوی سەرخستنی نەتەوەکەیان بۆچی لە هەموو دنیادا هەتا لە میلەتانی تری ناوچەکە ئێمە میلەتێکی ژێردەسەین بێدەسەڵاتین چیتر ئەم خۆخۆریەدادمان نادات ئەوە ڕێگە پێدرا بۆ نمونە پەکەکە ڕێگە نەدات
حکوومەت هێرێن دەسەڵاتی بێ لەو ناوچانە وەکو ڕۆژنامە دێرێک ینی ڕێگە پێدراو لە ناو خاکێرێن بۆ هەرێمی قەندیل دروستکە نازانم مەتینا دروستکەن کوێ دروستکەن کاک حەکیم نەبوو تەبێژی پەکەکەم نە هیچ پەیوەندێکی ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆشم لەگەڵ پەکەکە نیە بەس ئەم قەزیەیە زۆر بەڕوونی پێت بڵێم ئەمڕۆ محەممەدی حاجی محمود لە پانێڵێکی پەرلەمانی کوردستان دەڵێت پەکەکە یەکێتی و پارتیە ناویانەتە قەندیل بەپێ ئیتیفاقیە کە لە ماڵی کەریمخانی برادۆست لە سیدەکان کراوە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان فواد معسووم بووە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان دکتۆر ڕۆژ بووە نوێنەری پەکەکە عوسمان وجەلان بووە بەداخەوە دکتۆر ڕۆژ لە ژیانە نەماوە دوو بەڕێزەکەی تر لە ژیانە ماون ئیتیفاقیەکە محەممەدی حاجی محمود وتی بەنەس بەدەق لە لامە و دەشتوانم بیرە لایەنە سیاسیەکان سوپاس دەکەم کاگۆفا وەکو کاکپشدەر دەڵێ هەر پارتی ویکێتی نەبوون ناوچەکانیان تەسلیمی پاکەکە کردو بۆ ئێستا ڕوبەڕویان دەبنەوە یاخود ئەو ڕێکەوتنەی کە کراوە ئەوەندە هەیە کە ئێستا پاکەکە ناوچێکی بەرفراوان لە بادینان لە قەندیل هەتا لە سنووری پشدەر و ئەوانشی بەدەستەوەی کاک حەکیم ئەو برادەرە مۆزوعەکەی گۆڕی ئەو مۆزوعە ئێمە باسی تورکیا و پەکەکە ئەەکەین و باسی نەهامەتەکانەکەین و باسی شەهیدکردنی 5 قارەمانەکەین دوێنێ شەهید کران بەدەستی پەکەکە ئەم برادەرە مۆزوعەکەی گۆڕی ئەڵێ یەکێتی پارتی دزیەکەن بابەگیان خۆ من ناتوانم دفاع لە یەکێتی پارتیکەم دووهەمین شتیش کاک حەکیم یەکێتی پارتیەکەن دزی ئەەکەن سەرانە وەرەگرنەوە تەزن چه علاقەی بە پەکەوە هەیە پەکەکە تۆ علاقەت چێ بە ئێمە بابە ئێمە دزین تۆ چی یانە برادەرە محامی پەکەکەی ئەڵێ مادام ئێوە دزیەکەنە بێ ئێمەش دزی بکەین مادام ئێوە سەرانەوە بێ ئێمەش سەرانە وەرگرین ئەم قسەیە زۆر نالۆجیکەوە برادەرە باسیەکە یانە برادەرە باسیەوە کە ئەڵێ بۆچی کاتی خۆی پارتی لە نەغەدە و لە شنۆ بوو کاک حەکیم هەموو حزبێکی معارض لە دنیا لە وڵاتێکا جێگیرە بێ لە وڵاتێکا بەڵام بەڕەزامەندی وڵاتەکە بمعنای کاتێک کە پارتی و یەکێتی و بزوتنەوەی ئیسلامی خۆتان و لەگەڵ تەنانەت حسک ئەمانە کاتێک کە لە ئێران بوون بەڕەزامەندی حکوومەتی ئێران بەپێی ئەو مەبدە و بەپێی ئەو دستوری ئێران دایناوە نەک میوانێکی ڕزاگران و بە زۆر بین بڵێن ئێمە بە ئارەزوی خۆمانە جوڵین ئەمە جیاوازی زۆرە پێویستە ئێمە بەلۆجی قسە بکەین و واز لە عاتیفەت بێنین و کوردبوون و تورکبوون و ئەو شتانە ئێمە دوێنێ بەدەستی کوردەوە بەدەستی کورد ئێمە شەهیدمان ناوە کاکە نەک بەدەستی تورکیا براکەمەوە لەبیر نەچێت دەربارەی پرسیارەکەی جەنابی شبابێ بەسەر پرسیارەکەی جەنابێ کە ئەڵێ ئەمانە هاتوون بەڕێکەوتن هاتن کاک حەکیم گیان لە یاسا لە هەموو وەفدە دیبلۆماسیەکانە لە هەموو دانیشتەکانە ڕێکەوتن ئەکرێ بۆ ماوەی ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ لە زۆر حاڵەتە بۆ نمونە ساڵی 92 یەکەم شەڕی پارتی و یەکێتی لە خواکوڕک دژی پەکەکە بوو لە ساڵی 1992 بوو ئەوەمان لەبیرە چاک بەڵام دوای ئەوە چەندین جار کە ڕێکەوتن ئەکرا ڕێکەوتنی کاتی ئەکرا ڕێکەوتن نەکراوە تۆ بوو هەتایە لێرە بیت و بە ئارەزوی خۆت بجوڵیت و ئێمە بۆمان نییە بڵێن کاکە بڕۆ ئەولاوە بۆمان نییە بڵێ بڕۆ ئەولا وای لێ هاتووە کاک حەکیم تەنانەت ئێستا بە جادەکانی شا بڕۆین لەوە بترسی پەکەکە بێ پەلامانمان ناو تەقەمالێکە هەرەوەمان لێ هەرە ینی خەریکە لە گیانی خۆمانە ترسین کاک حەکیم ئەمە بەڕاستی لۆجیک نییە ئەم برادەرە باسیەکە باشە ناتوین دیفاع لە با پێی بڵێ نەدیفاع لە پارتیەکەم بەڵێ باشە بەس ئێستا باس لەوەکە ئەو ناوچانەی کە ئەو ناوچانەی کە ئێستا بۆ نمونە دارەکانیشان لێدا بڕێتەوە ئەندامی کوتێبی سیاسی پارتی بەمیرێ پەکێڕگان گوایداری ئەو ناوچانە فرۆشراون و باز لەو دەکرد لەسەر داواکاری تورکیا کۆبوونەوەی پەرلەمان کە واژۆ کۆکرابەوە نەکرا لەسەر ئۆپەراسیۆنی تورکیا ئەو زانێنە ڕاستن کاک حەکیم ئەگەر بەڕێستان بەیاننامەکەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی 31 ئەوەی پێش 6 ڕۆژ بخوێنەوە بەیاننامەکەم لەلایە هەروەها بەیاننامەکەی حکوومەتی هەر هەمان ڕۆژ لەلایە چۆن ئیدانەی ئەو دادبڕینانەکەن کەوا لەلایەن حکوومەتی تورکیا بە شێوازێکی نایاسایی و شێوازێکی ناشەرعی بەڵێ ئێمە ئیدانەی ئەوە شەکەین بەڵام من هەموو جارێ ئەڵێم ئێمە ئەو دەسەڵاتەمان نییە ناتوانین بڕین بەرامبەر دووەم هێزی ناتۆ بوەسین بڵێن بۆت نییە ئەوە بکەیت و بۆتەوە نییە بکەین ناتوانین نەک ئێمە ناتوانین زۆر لە وڵاتەکانی خوارەوە ناتوانێت سووریا نەیتوانێت عێراق ناتوانێت لەبەرەوە ئێمە وەکو هەرێم تەنها ئیدانەکردمان ئیدانەشمان کردوون بەڵام ئەمە ڕاست نییە بە ئاگاداری ئێمە یان فرۆشتن یا شتی وابا بە ئەم شتانە نە ئەسڵیەوە نە ئەساس چونکە تورکیا خۆتان نەزانن کاتێک کە پەلاماری ئەفرینی یا دازەیتونەکانی ئەفرینیشی بڕی زۆربەی دازەیتونەکانی ئەفرینیشی بڕی دازەیتونەکانی ئەفرینیشی دزی ئەی سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمان کڕین و فرۆشتنی پێوەکراوە ناکاکە حەکیم ئەوە لۆجیکی نییە کۆبوونەوەی پەرلەمان کە دەڵێن کۆنسڵی تورکیا سەردانی پەرلەمانی کردبوو لەگەڵ جێگی سەرۆکی پەرلەمان کۆم بۆ
بۆ ئەو بووە ئەو زانین ڕاستن کە کۆبوونەوەی پەرلەمان نەکرێ. کاک حەکیم هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و حکوومەت و هەرێمی کوردستان بەقەدەر ئەوە تۆزێ قورسایی و گەورەی و هەیبەتی خۆیان پاراستووە کە مەجال نێن قوسڵێک بێ بڵێ ئەومەکەن و ئەومەکەن و ئەومەکەن یەکجار بۆ شێوازە نییە کاک حەکیم کەوا قوسڵێ فەرزی ئەمری خۆی بکە بڵێ ئەوە بکە ئەوە بکە کاک حەکیم گیانەوە زۆر دوورە لە ڕاستیە هیچ باوەڕم بۆ شتە نییە. باش ئەی سەبارەت بەو نیگەرانیانەی کەیان لە ناو پارتی دەڵێن نیگەرانێکی هەیە و باسی شێخ ئەدهەم بارزانیش دەکرێت کە لەبەر تورکیا ئۆپەراسیۆنەکانی تورکیا ئێرەی جێهێشت بێ و هەڕەشەی لەسەر بێ لەلایەن پارتیەوە ئەو دەگویانش ڕاستن زانێرەکان پشتڕاست کراونەتەوە؟ کاک حەکیم بێگومان ئارایی جیاواز هەیە بەڵێ ئەدەم بەرزانی نەشاردوێتەوە ئەدەم بەرزانی هەڵوێستەکانی تورکیایی پێ جوان نەبوو و بە ئاشکرا و بە عەلەمی ئاشکراوەتی من دژی ئەو شتانەم و تەحمل ناکەم و ئیتر ئەوە هەڵوێستی خۆی و موقفی خۆی نوانووە بەڵێ ئەوە هێنی شەخسی خۆیەتی وەکو ئەدەم بەرزانی نەک وەکو پارتی دیموکراتی کوردستان و ئێستا من ئێستایەکیان خۆمە و کادرێکی پارتی ئەوە تام لە تەلەڤیزیۆنەکەی ئێوەم ئیدانەی و حاڵەتەکەم کە تورکیا کردوێتی یعنی هیچ کێشەیە لەو مۆزوعە. دەگەرم وڵات کاک وفا کاک دەرکاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە پەکەکە بڵین پەکەکەی ناکرێت ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان کە قەوارەکەی بۆی نەکەوێتە مەترسیەوە چونکە بم لایەن دەسەڵاتەوە دەڵێ ڕەچاوی قەوارەی هەرێم ناکە کێشەی دروستکردە چەند ناوچەیەکی جوگرافی بەردەوام هەژمونونەکەی فراوان دەکات. ئەمە بەرپرسانی یەکێتی و پارتی بابچن بە گفتوگۆ لەگەڵ پەکەکە قسە بکەن من نەمە حامی پەکەکەم نەوتە بێژی پەکەکەم ئەمە بەرپرسانی یەکێتی و پارتی چۆن هێناویانە بۆ قەندیل ئەواش دەتوانم چەند دانوستان و مفاوەزاتی لەگەڵکەن بەڵام دەبێ بیریشان بێ کە ئەگەر قەندیل پەکەکەی لێ نەبێ ئایا گروپە تیرۆریستەکانی جیهان نایەن لەوێ خۆیان حەشاردن لەو مەنتیقی استراتیژیە کە دواتر ناتوانرێت دەربکرێن دەبێ یەکێتی و پارتی بزانن ئایا قەندیل نابێتە تۆڕابۆڕایەکی تر لە ناوچەکەدا و خەتەر بۆ سەر کۆی جیهان چۆن تۆڕابۆڕا لە ئەفغانستان نەخێر نادێت کاکە وەڵی مەمنونیان نین با قەندیل بەجێ بێڵن قەندیلیشەوە حکوومەتی هەرێم دەتوانێت بیپارێزێ ئایا حکوومەتی هەرێم ئیمکانێتی ئەوەی هەیە قەندیل بپارێزێ چۆن ناوچەکانی نەیتوانی ناوچە جێناکۆکەکان چەند سەعاتێک بپارێزێ ئایا توانای هەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بەم عەدەدەکەمە بەم ئیمکانێتەکەمە بەم ئیمکانێتە مەحدودە ئەو مەنتیقە فراوانەی قەندیل و هەتا دەگاتەوە سنووری باکووری کوردستان بپارێزێ ئەمە یەک. خاڵی دووەم بە زۆر بە کورتی پێ شارەکە دروست دەبێت و بە کورتی سوکا کاتم نەمەوە هیوادارم دروست نەبێ لەلایەک دووەمیش دەبێت بەرپرسانی پارتی بزانن ئەگەر چی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسی و سەربازی و دراما تەنانەت دراما و خوێندن و کللتور و بازار و هەموو شتێکەوە ڕادستی تورکیایان کردووە کە من پێم وایە بەشێک لە سەرکردەکانی پارتی ئێستا پەشیمانن کە ئەگەر ئەو بڕیارەی پێشوو بە دیدی من بە هەڵەی دەزانن و من لە بەیاننامەکانیشانە لە دیدارەکانیشانە بەشێک لەمە هەست پێ دەکەم دەبێت کادیرانی پارتی لانی کەم کادیرانی پارتی ئاگری ئەم شەڕە خۆش نەکەن چونکە ئەم شەڕە لە بەرژەوەندی ئەوانیش نییە و دەبێت بشزانن کە ئەوانەی باسی ئەوە دەکەن کە پەکەکە لێرە میوانە ڕۆژانێ ئەوانیش لەو شوێنی تر میوان بوون ئەوانەی دەڵێن پەکەکە دەست لە باشووری کوردستان وەرنەدا ئەی بۆ خۆیان حەفدە حزبیان بۆ ڕۆژاوای کوردستان دروست کردووە بۆ خۆیان حزبیان لە ڕۆژهەڵاتی کوردستانە خەریکی حزبایەتین بۆ خۆیان لە باکووری کوردستانە ڕیکلام بۆ ئەم حزب ئەو حزب دەکەن تەنانەت بۆ خۆیان هەڵاڵە پێشمەرگەی ڕۆژ لەسەر قوتی من لەسەر موچەی من لەسەر ژیانی من لەسەر بژێوی من 6,000 پێشمەرگە بۆ ڕۆژاوای کوردستان دروستکەن و بیان بن لێرە و لەوێ شەڕیان پێ بکەن و لە بەرژەوەندەکانی تورکیانە بەکاریان بێنن. سپاس دەکەم کاگوفا زۆر بە کورتی سەبارەت بەوەی سەرۆکی پارتی باسی لەوە کردبوو کە سزای ئەوان دەدەن کە پێشمەرگەکانیان شەید کردووە پێ دوای شەڕی پەکەکە هەر دەکرێت بە کورتی بێ. سپاس دەکەم. ئێمە هەموو کاتێک لەسەر و فەرمودەی ئەوڕێن کە بەڵێ کە شەڕی کورد بە کورد تەحریم کراوە و هەموو کاتێک دانمان بە خۆمان ناوە و چەندین کڕە پەکەکە ئەو هێرشانەیان کردووە سەرمان و دانمان بە خۆمان ناوە بەڵام لەلایەکی کەشەوە ئەبێ ئەوانەی کە مسبب بوون بە شەهیدانی ئەو ئینانە ئەبێ سزای خۆیان بدرێن ئەبێ بگەنە بە سزای عادلیانە ئەمە قساسی پێڵێن ئەمە حەقێکی شەرعیە و حەقێکی یاساییشە یاسایی خۆمانە کە پێویستەمانە سزای خۆیان وەرگرن و لەلای کەشە کاکە من یەک شتی کاڵم من برادەکە لە قەندیل نەبێ کاکە گیان مەمنون نین کاکە نامانەوێ دە باواز بێن خۆ حەفیزیان بێ خۆمان لێپارێزین یعنی چی ئەمە نامانەوێ کاکە گیان وەکو شەنگال لە 3 ئابی 2014 ئاوا دەیپارێزن وەکو هەر شوێنێ کاکە پەکەکە عیلاقی بەیەمەوە نییە کاکە پەکەکە عیلاقی بەیەمەوە نییە با بڕۆن خۆ حەفیزیان بێ با بڕۆن گوندی ڕزگارکەن لە تورکیا با بڕۆن قاعدەیەکی عەسکەری بتەقێنەوە لە تورکیا
با بڕۆ دوو چالێکی پیاوانە بکەن کاکە نێنە بەداخەوە بەرەوڕونێکی خەتەر و مەترسیدار هەنگاو دەنێت مامۆستا کاتمان تاوا بوو زۆر سپاس بۆ بەڕێزان وفا محەممەد کاکە غڕون نییە برا غڕون نیە خۆمان حیمای خۆم ئێمە داعشمان تەفرەت و ناکرد حەشی شعبیمان تەفرەت و ناکرد ئێتر چۆن ناتوانین خۆمان پارێزین وەڵا نازانم لەکوێ حەشی شعبیتان تەفرەت و ناکرێ ئێمە نەمانزانی بێ بەڵێ سپاس دەکەم لە پردێ و لە سحێلە کاکە لە پردێ و لە سحێلە لە پردێ و لە سحێلە براگیان بەڵێ لە ڕاستیدا ئەڵێتە مەترسیدارە پێم وایە دەبێت پارتی دموکراتی کوردستان لە پێش هەموو کەسدا من بەیاننامەکەی بەرزانیشم بەم هی نەبینی یعنی هەتا لایەنی متهمیشی دیاری نەکردبوو مەسعود بەرزانی لە بەیاننامەکەی دەڵێ ئەوانەی نەپەکەکەی تۆمەتبار کردووە نە تورکیا من پێم وایە ئەم بەیاننامەی مەسعود بەرزانی گۆڕانکاریە بەڵام گۆڕانکاری نابێ هەر ئەوە بێ هیچ لایەنێکی تۆمەتبار نەکردووە تا پێم وایە چاوەڕێی ئەوە لێکۆڵینەوە ئەمە یەکلای بکاتەوە بەس پێم وایە دەبێ ئێمە هەمومان بە بەرپرسیارەتێکی زیاترەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەکەین بەم حەماسە و بەم هینە کوردستان بەرەو عقارێکی مەترسیدارتر دەبێن لەوەی کە لە ڕیفراندۆم و لە کەتنی گەورە گەوریان بەسەر ئەم وڵاتە هێنا و پشتی ئەوەشیان بەرناکەوێت تەنانەت کە بەشدار بووبن لە خەباتی شاخیش پێم وایە ئەم برادرانەی کە قوربانیان نەداوە بۆ بە ئاسانی دەتوانن لە ناوی بەرن هەموو هێزە سیاسیەکانی کوردستان لە ساڵی 1975 تا 1991 خەباتی چەکداریان هەیە و شەهیدیان و قوربانیان دایەوە جگە لەم برادرانە لەبەرەوە دەبێت هەموو لای گوریابن کە ئەم برادرانە هەرێمی کوردستان دووچاری ئافاتێکی گەورەی وەک ریفراندۆم و ئابووری سەربەخۆ نەکەنەوە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ پشدەر ڕفرادۆم جێ شانازیە کاکە تۆ ڕفرادۆمە ناوێ و مۆزوعێکی ترە سپاس دەکەم کاتمان تاوا بوو زۆر سپاس بۆ وەردوولاتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خاتانە